من وەکو ئازگار خاوەنی گروپی خێرخوازی ئازگار ئەمڕۆ هەستاین بە کۆکردنەوەی کۆمەڵێک حەلاک کە ژمارەکەیان پێک دێ لە سی سەرتاشی شاری هەولێری خۆشەویست هەستاین بە کارێکی ئینسانی و مرۆڤایەتی بە چاکردن و کەلوپەلی جوانکاری بۆ برایانی ئاوارەکانمان هەروەکو ئیشی پیشەییمان کە بۆ ماوەی 3 ساڵە بەردەوامین لە کارێک خێرخوازیەکانمان لە هەموو کەمپەکانی هەولێر و دەوروبەری هەولێر بە هاوکاری و هەماهەنگی چەند دەستگایەکی خێرخوازی سپاسی ئەنیستوتی ئازگار دەکەم لەگەڵ چەند برایانێک هاتون لێرە وەکو سەرتاش ئامادەم و لێرە سوپاسیان دەکەم کە ئەم ئێمەیان بەسەر کردەوە ئەو ئاوارانیان بەسەر کردەوە کارێکی مرۆڤایەتی پیرۆزە بەڕاستی سوپاسیان دەکەین. بەداخەوە بازارێکی کتێفرۆشتن لە کەرکووکان نییە زۆر بەداخەوە لە هەموو شارەکان هەیە جاران بەو شێوەیە بوو ئێساش لەبەر ئەوەی خەڵکەکە زیاتر بایەک بە خوێندنەوە نادا هیچ لەو هۆیانە بەکارهێنانی موبایل و خەتی ئەتەرنێت و چەند شتێکی تر ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا خەڵک بە ئاسانی ئەو معلوماتە ئێوێ ئەو شتانە ئێوێ بێتە بەدەستی. هەشتاکان و هەفتاکان و خەڵک زیاتر ئەو کاتە سەرقاڵی خوێندن بوو زیاتر متابعە کرد زیاتر شتێ خوێندەوە. خودت جانا ما بلنگازا و خودت هنیک خودت دای به مامون نلقمیا ای بلنگاز ایبادلیا هاوهای خودت شغل ما جانا بلنگازا حراکه ما و خودت دایا مامون ندان یجی نلقمیا کجورا خودت شکرم امن ممنونی نبگری سنگالی اره خودت مامون ام نهاتی نسر 10 دیناری 10,000 المواد ضمها بدوا سياجه قلت كان باتشو في دامال زيدات مواد ونينا خودي وكون بينن ها من جيبوكا ما بينن روشا كان بيون بينن يعني خزمات قلق كده باشين بحالي اجبرها كانوا هم منظمات او كيمتين يعني اف تشتي كان همو كدي صار آلية منظمات هذا يعني نحكومات مركزي سري خولي بيشينه وشالي درجي فا يا اقليم جي قلق بارجرانيه صار بشتي مثلا في ازمه مالي وان او جي مثلا قال تاثير ليبويا او جي نقارن يعني حوجنده فباليه فان بنورا وان فا وبيفهم مشغول بكن يعني او آليكي دي درجي قلق سنجري شري سروان